دەستکاریش خۆی ناگەم بۆ هەیە کێشەی تەندروستیشی بۆ دروست بێ و توش بێ بەڵام من ئەوەی ناکەم هەر کەسێک بزانم حەمەلەت چی دەکا پێی نافرۆشم. من ئێستا لە حەسارەکانی مەیدانی ئاژەڵانی حاجیاوە لێرە گوێرەکەیەکی لەیە کە دیبەنێکی سرنجڕاکێش و جیاوازی هەیە. گوێرەکەکە لە بری یعنی جگە لە چوار قاچی ئاسایی خۆی قاچێکی تریشی لەسەر شانی هاتووە کە تەواو دیمەنێکی جیاوازی هەیە و خاوەنەکەی دەڵێت من تەنیا لەبەر ئەو قاچە زیادە یاخود ئەو دیمەنە جیاوازەی کە هەیەی کڕیومە بگرە لە نرخەکەی خۆی زیاتریش پارەی پێداوە. ئەو خاوەنە بۆ خۆی لێرەیە گوێرەکەکەش هەر لێرەیە کا خدرگیان سڵاوت لێبێ. زۆر سپاس. ئەگەر پێم بڵێ ئەو گوێرەکەیت لەکوێ بوو چۆن کڕیت لەکوێت بووە و گوێرەکە؟ وەڵا گۆلکە لە مەیدانی ئاژەڵانی حاجیاوا کڕیومە نزیک 10 ڕۆژێک دەبێ لە مەیدانێک کڕیومە لەبەر ئەو لاقەشم کڕیوە نە ئەو سیعرەشم پێدەدا نا ئەوەشم پێدەدا نا ئەو سیعرە پێ نەداوە هیچ بەس پێم جوانە لەبەر ئەو لاقەی نەخشی خوایە وێشم خۆشنی دەستکاری بکرێ هەر کەسێکیش بمەوێ بیدەمێ حملیاتی کە خەڵک پێم دەڵێ حملیاتی کە ئەوانە بەستا ئێستا حملیاتی ناکەم لەبەرەوەی دەستکاریش خۆی ناکەم بۆ هەیە کێشەی تەندروستیشی بۆ دروست بێ و توش بێ بەڵام من ئەوەی ناکەم هەر کەسێک بزانم حملەت چی دەکا پێی نافرۆشم جۆرێکی جوانیشە. ئای لە ڕووی تەندروستی و هیچ یەک گرفتیشی نییە هەتا ئێستا هیچ گرفتی نییە ناوەڵە هیچ گرفتی نییە و هیچ مشکلەی نییە ناوەڵە هیچ. ئای نرخەکەی چەندە چەند پێدا ئەگەر وانە بێ ڕێگە هەر 700,000 بکە باز ئێستا بۆ نزیک ملیێنێکی دەڕوە عنی نرخەکەشی زیاترە لەبەر ئەوەی خەڵکێکی زۆرش دێ ڕسمی دەگری و تەسویری دەکا و ڤیدۆی دەکەن و ئەوانە پێیان جوانە نەخشی خوایە و خی گەورە ئاوا دروستی کردووە و کێشەی تەندروستیشی نییە بەڵکو لە گۆلکەکانی دیکە ئەوە تریشە عنی کێشەی نیە هەستان و نووسن و خواردن و هیچ مشکلەی نیە. ئەگەر بزانی کێشەی تەندروستی بەو شێوەیە بۆ دروست دەبێت ڕەنگە دکتۆرێکی بێ بۆ بێنم ئەگەر چارەسەری بکە عنی معاونە دەکەم ئاخر معاولە هەر بەس بوو لە بەرخاتی خوش و لە بەخاتی ئەو جوانێکی ئارەوەله زۆر باشە. دیمەنی هاوشێوەی لەو شێوە دیوە بە پێوەی کە تۆ ئەزمونێکی زۆرت هەیە لە ناو لە مێژە دەوری 12 ساڵ لەمەوبەر لە قەڵازێ هەندێک پارچە مانگاکمان کڕی مانگای ئێرانی بوون گۆلکەکیان تێدا بۆ داچی لەگەڵ بۆ 2 لاقی زیادی پێوە بوون هەر 2 لاقی بە سەرشانیوە بوون بەوێدا هاتبوونە خوارێ 2 لاقی دوایی بە پشتی بە عینی بەسەر شانیوە بوون ئەوەشم دیوە بەس یەک لاقێک زیادم نەدیوە دەنا 2 لاقم دیوە. ئارەوەڵە تۆ بۆ حەزی خۆت کردو یاخۆت کەسێک بیهەوێ بلێت بکرێتەوە بۆ فرۆشنەوەش دەیفرۆشمەوە ئارەوەڵا زۆر احتیاجێ کەسێک بیهەوێ بیکڕی بە نرخێکی بۆ خۆم قەنەعاتم بێدەی دەمێ بەس بەو مەرجەی زۆر معاوەلی لەگەڵ دەکەم نەیکوژیتەوە ئەوەی نەکا یان عملیاتی نەکا بڵێ ئەوەی بێ دەناخۆم دەتوانم بە 30,000 عملیاتی کەم بەس وەڵی پێم گوناعە. ئەوەزمونەی خۆت هەتا ئەو گوێرەکەیە کە گەورە ببێ ئایا گرفتی لە ڕووی تەندروستی بۆ نابێ مادام ئێستا کێشەی نەبێ ئەو کات کێشەی نابێ هیچ کێشەی نابێ. زۆر سپاس. بەڵێ وەک دەیبینن ئەمە گوێرەکەکەیە کە جگە لە 4 قاچی ئاسایی خۆی قاچێکی تریشی هەیە ئەمە وە خاوەنەکەی دەڵێت دیمەنێکی تەواو جیاوازی هەیە بەڵکو تەنیا لەبەر ئەو جیاوازی ئەو خاوەنە سرنجی ڕاکێشاوە و خاوەنە ئەو کەسە کڕویەتی بەڵکو لە نرخی ئاسایی خۆی بەهۆی ئەوەی کە قاچێکی زیادی هەیە بە نرخێکی زیاتریش کڕویەتی.